براکانم بەخێر بێ. قسەی تۆ چییە لەسەر دۆخی ئێستەی سلێمانی؟ قەناعەتی بێ زمانم قورسە ناتوانم قسە بکەم. هیچ زمانی زۆر قورسە. ببوورە. ئاگاداری ئێستا چییە گوزەرێ لە شاری سلێمانی؟ وەڵای ئەوە مەسایلی سیاسی ئەمە کاسبین تەداخلی سیاست ناکەین. بۆچی قسە ناکەن؟ تۆ زانی من باسیەکەم؟ هەر شێ ئینکی بوو داوا لێبرێنم. ئەی تۆ قسەی تۆ چییە لەسەر دۆخی ئێستەی؟ سڵاو لێبێ. قسەی تۆ چییە لەسەر دۆخی ئێستەی شاری سلێمانی؟ وڵای هیچ قسەی ناتوانم بکەم. بۆچی؟ ناتوانم بیکەم. تۆ بەشێکی لە دانیشتوانی ئەم شارە ئەبێ قسەت هەبێ لەسەر خەڵکی کوێی؟ باشە بەڵام لە کۆتاییدا هەومان هەرێمی کوردستانین، هەر ڕووداوێک لە شوێنێک ڕووبا کاریگەری بۆ هەومان. ناتوانم هیچ قسەی ناتوانم بکەم. دەست خۆش بێت. خاڵێکیان سڵاو لێبێ. قسەی تۆ چییە لەسەر دۆخی ئێستەی شاری سلێمانی؟ ببرن ناتۆ قسە ناکە. چارەسەر نییە کێگێ لە هاوڵاتێکرێت کاکە؟ کێگێ لە هاوڵاتێکرێت؟ تۆ چی بە چارەسەر ئەزانی وەکو هاوڵاتیەکی دانیشتووی شاری سلێمانی؟ هیچ شتێک نازانم. بمبەخش. تۆ دانیشتووی ئەم شارەیت، هەموو باشی و خراپیەکانی کاریگەری بێ لەسەر تۆش. بۆ نمونە چی کە ئەم دۆخ و گرژی کە لاشتی مانگۆ بەردەوامیە چی کاریگەریکی لەسەر ئیشەکەی تۆ کرد؟ ببوورە ناتوان وەڵام ببوو. دەست خۆش بێت. دیارە بەشێک لە هاوڵاتیان پێیان خۆش نییە ڕابۆچوونی خۆیان بخەنە ڕوو. سڵاوتان لێبێ. توخوا لایبێ. بەخوا ڕاستە خۆی تازە لای نام. بخوا لایبێ. بەخوا لابێن لای بم. ئێوە وەکو گەنجێ قسەتان چییە لەسەر ئەو گرژیانی کە ئێستا لە شاری سلێمانیە؟ حقی سیاستمانی. ئێکوە باسی سیاسەتم کردو. من تۆ هاوڵاتێکی شاری سلێمانیت. لە وڵاتێکی سلێمانی نیم. ئەی باشە لەکوێی؟ لە دەرەوەی شارم. باشە. ئێ لە کۆتاییدا هەومان هەرێمی کوردستانین، هەر شتێک ڕووبە کاریگەری بۆ هەومانەیە. تۆش هاوڵاتیەکیت. کاریگەری چی بووە لەسەر هاوڵاتیان ئەم دۆخ و گرژیانێکە هەیە؟ وەڵام خەڵک هەتا بڵێ ناڕەحەتە. بۆ خوا سەیری ئەو ڕقەمی برادەرە بدۆزمەوە. زۆر باشە.